ئێمە ڕۆژانە لەگەڵ مۆندیالین وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێوە بێگومان لەگەڵ تایبەتمەندیەکانە کام ساڵ جیاوازتر لە مۆندیالەکانی تر قەتەر کارێکی جیاوازتری کرد لە هەموو ڕووەکانەوە لە ڕووی یاریگاوە لە ڕووی ئەوەی کە کاری لەسەر ئەوە کردووە چۆن شوێن بۆ ئەو کەسانە دابین ئەکات کە بە شێوەیەکی گشتی لەوێ وەکو میوانە مێننەوە وەکو هاندەرە مێننەوە هەموو شێبینی لە میدیاکانە لەگەڵ ئەوەشە چێژ بە خشترینیان ئەوەیە کە بینەری یاریەکانین یان بینی یاریەکان بە شێوەیەکە کە هەمووی بەتام و چێژەوە سێریەکە هاندەری هەریانەیەشی خۆتی بۆ ئاماداکەی و ڕۆژانش بە پیکاتەکانی کە دانراوە یاریەکان بەڕێواچێ ئێمەش ئەمڕۆ لە هەمان کاتا گفتوگویەکەین لەگەڵ دکتۆرە و دکتۆر بەگەڵمان نابێت و ڕۆژانە کۆمەڵێک زانیاری زیاترمانایەتێ دکتۆر نازم و لە هەمان کاتیشە هاوکارم سەحریشمان لەگەڵابێ کە بتوانین لەسەر ئەو یاریانە قسە بکەین و چۆن یاریەکان بەڕێوە چووە و ئەو ئامادەکاریەکانی کە لە قەتەرەکرێ لە ڕووی نیشتەجێبوون لە ڕووی گواستنەوەشەوە نێساچمە لای هاوکارم سەحر بۆی کە لەگەڵ دکتۆرە هەم سڵایە لە یەکترکەن و هەم گفتوگۆکانیشمان دەست پێ بکەین فەرموو سەحر سڵاوێکی دووبارە لە تۆ بێت سەر کۆ بەڵێ دێنە لای بەشی مۆندیالی بەرنامەکەی ئەمڕۆمان کە با بڵێم بەشێکی بەردەوام بێت لە ماوەی بەڕێوەچوونی یاریەکانی مۆندیال بۆی کە ئێوەش بزانن چی ئەگوزارێت لە مۆندیالە لە دیوە جیاوازەکانی و جا ئەمڕۆ ئەمانێت لەسەر هۆکارەکانی گواستنەوە لە قەتەر و ئامادەکاریەکانی ئەوەی کە ئێستام ئامادەکاریانە چۆن ڕنگدانەوەی داوە چۆن خزمەتی کردو بە گەشتیاران بۆ ئەوەی کا لە هەر شوێنەکە ڕۆشتن کێشیان بۆ دروست نەبێت لەسەر ئەم بابەتە ئەدوێن و هەروەها ئەگەر مەجالیش بوو بێگومان لەسەر یاریەکانی ئەوەی کە دوێنێ شەو بەڕێوە چوو ئەوەی کە ئەمڕۆ بەڕێوەچێت لەسەر ئەم بابەتانە قساکەن و لەسەر نیمارش قساکەن ئەوەی کە دکتۆر نازم وتی ئەو کەسانەی کە ئەگەر لایەنگری نیمارن خەمیان نەبێت وا دیارە هیوای ئەوە هەیە بگەڕێتەوە یاریەکان جا ئەڵێن بۆچی هەر بۆ یاڕێنە لای میوانی عزیزی بەرنامەکەمان پرۆفسۆر یاری دەدەر دکتۆر نازم جەبار ڕاهێنەری ئاسیایی زۆر زۆر بەخێربی دکتۆر گیان سەر چاو ڕاهێنان باڵێن یاریەکانی دوێنێشەوە بەدڵی سەرکۆ بوو چونکە بەڕازیل بردیەوە بەڵام وا دیارە جەنابەت زۆر هەواڵەکان تاکو ئێستا بەدڵ نەبوو چون ئەڵمانیا دۆڕانی وایە طبعا ئەنجامەکان تەمان بەپێی هاندەران هەر هاندەرێک بۆن هەڵبژاردەیەکی هەڵبژاردووە هەڵبژاردەکەی ئێمە لە یەکەم یاریە شکستی هێنا بەڵام هەڵبژاردەکەی کاکە سەرکۆ بردنەوەی دەسەبەر کرد و یاریێکی قورس بۆ ڕاستی دیێنێەوە ئەنجامێکی باش بوو بۆ بەڕازیل خۆی هەرچەند مۆندیال جوانیەکەی لەوایە هەنێک جاریش ئێمە هەواڵی پێشمەرگ نەکرای تێکە ئەبینێنەوەکەوەی ئەڵمانیا جا بابێنە سەر هۆکارەکاری گواستنەوە لە قەتەر و ئەوەی کە قەتەر بێگومان بیرێکی باششی لەم لایەنە کردوێتەوە خۆشە هەر جەنابەت سەفەرە کردەوە بۆ پێمان خۆشە باسی ئەوە بکەیت ئەوەی کە خۆت بینیت و ئەو گۆڕانکاریانی کە لەبەر مۆندیال لەبێ ڕوویدا بۆ هۆکارەکانی گواستنەوە چۆن باسی لەیەکرێت ئەتوانین بڵین چوار جۆر گواستنەوە هەیە لە کاتی مۆندیال و لەگەڵ ئەوەشە لە 2010 کە میوانداری بۆ هەڵبژاردەی بڵین بۆ قەتەر بۆ وڵاتی قەتەر دەرچوو لە 2011 هەستا بە دروستکردنی میترۆ ئەو میترۆیی کە هەستەکە کە بوون 3 میلیۆن کەس سەردانی قەتەرەکە لە کاتی مۆندیال توان بڵێم قەڵەباڵغی و هاتوچۆیەکی باشی دروست کردووە بۆ گەشتیاران و بۆ میوانەکانی مۆندیال و لەگەڵ ئەوشە میترۆکە توانین بڵین بە 3 خەت دروست کراوە 3 خەتەکان بە ڕنگ ناوێناوە ڕەنگی ئاڵتۆنی ڕەنگی سەوز ڕەنگی سوور ئەمە جیاوازیان نەچیایە؟ ئەمە جیاوازی لە ناوچەکانیانەیە کە ئەچن بۆ ئەو ناوچانەی کە هەیەە بەڵام شوێنێکیان هەیە وەکو پێڵێن وێزگەی ئەلبدعا کە ئەوە هەر 3 خەتەکە بەیەکەوە ئەگرێتەوە لێوە توانین بڵێن لە ئاڵتۆنی بچی بۆ سوور لەیان لە سوور بچی بۆ سەوز لەوێ ئەو بڵێن ئەوە ئەبێتە سنتەر ئەو وێزگەیە و 37 وێزگە هەیە لە ناو بڵێن لە ناو هەموو خەتەکانە لە کاتی مۆندیال پێش مۆندیال 75 ئەتوانین بڵێن گواستنەوە هەبووە قیتار هەبووە ئێستا کوریانە لە کاتی مۆندیال کوریانە بە 110 دانە ئەو بڵێن ئەو شەمەندەڤارانی کە هاتوچۆ بە گەشتیارەکانەکان تەمان خۆ مانزانین کە میترۆ بێ ئەبێ مەسعەدی بۆ دروستکەن ئەبێ کۆمەڵە شتیان بۆ دروست کردووە کە خەڵکەکەم بەم شێوە لەگەڵ ئەوەشە لە دەوروپشتی ئەو بڵێن وێزگەکانە 2 کیلۆمەتر بۆ 5 کیلۆمەتر پاسیان داناوە بۆی پاسەکان خەڵکەکان بگوازنەوە بۆ وێزگەکان لە وێزگەکان و بچنە میترۆکە و بچن بەر یاریگاکان شتێکی زۆر جوانیشم بینی ئەپیشیان داناوە ئەپیان داناوە بەڵێ ئەپیشان داناوە بۆی بتوانین تۆ چۆن ئەگوازێتەوە لەگەڵ ئەوەشە ڕێنووری هەموو کاتێک ڕێنووریەکەن لە نزگەی وێزگەکان هەر ئەتوانین بڵێن 50 مەتر و 40 مەتر کەسێکیان دانەوە ئیشارەتێک بە بڵێن دەستێکی گەورە وەکو دروستیان کردووە ئەڵێن هاوارەکەن ئەڵێن بۆ میترۆ بۆی کە خەڵکەکە
بچێتە لای میترۆکە و بچێتەوە بگوازێتەوە بۆ ئەو شوێنی کە لی نیشتە جێبووە و لەگەڵ ئەوەشە شتێکی تریان هەیە و پێڵێن میترۆلینک کە ئەو میترۆلینکە ئەوش بە پاسەکانە چۆن لە پاسەکانەوە بۆ یاریگاکان و لە شوێنەکانی شۆ بۆ میترۆکان ئەمەشیان دروست کردووە بۆیە توانین بڵین لە ڕووی دروستکردنی میترۆکەوە زۆر ینی ئەو قەڵباڵغێ نبینیم بە دۆحەوە چکە دۆحە ئەتوانین بڵێن قەتەر شارێکی وڵاتێکی بچووکەوە دۆحە شارێکی بچووکە بەڵام سیرەکەین پێوی دیارنیە لەبەرەوەی هەموو کەسەکان میترۆکان بەکارێن اینجا ئەم هۆکاری گوازنەوە جگە لە بڵێن لە تەکسی نەبێ هەمووی بە بەلاشە بەپێی ئەو کارتی کە هەتە کارتی هەیی پێڵەن ئەمە وەکو ڤیزە بەکارێ وەکو هۆکاری گواستنەوە بەکارێ ئەمە وای کردووە کە بڵێن گەشتیاران و میواندارانی بڵێن ئەوانی کە ئامادە یاریەکانە بن زۆر بە ئاسانی گوازێنەوە زۆر ینی ئەتوانین بڵین بە ئاسانترین شێوەگانە یاریگاکان واگەنە ئەو شوێنانی کە خۆیان زۆر باشە. دکتۆر لای منیشەوە سڵاو لێبێ پێم وایە یارەکەی ئەم شەو چێژێکی تایبەتی هەبوو وابزان من دڵخۆشترم لە تۆ بەڵام کێشەنی یاری کەمەوە لە بەردەما باسێکەوە بکەین کە پێشەوەی مۆندیالیش دەست پێ بکات یعنی ئامادەکاریەکان وا بوو ئەوانەی کە چەند ڕۆژێ پێش لەوێ بوون ڕێگاکانیان وا بۆ ئاسانکردبوون کە شوێنە کەلتوریەکانی خۆشیان پیشان بن دابوونەریتی خۆنیان پیشان بن لامان کاتیشا بەدەر لەو شوێنانی کە نیشتەجێ بوون قەتەر ئەم ساڵ وای کردووە کە شوێنی تایبەتتر دابین کا لە ڕووی ئەوەی کە کۆمەڵێک لەو شوێنانە لە دووری شار بێ بەڵام ڕێگای هاتوچۆی بۆ داناون هیچ کەسێک گرفتی نەبێت لە کاتەکانی خۆیان بکەنە یاریگاکان ئەم کارانەیان چۆن کردووە بۆی کە هیچ کەسێک بێبەش نەبێت لەو یاریانەی کە تکتی بۆ بڕیە و ئێوێ ببینێت بەنسبەت شوێنی نیشتەجێبوونی بڵێن هاندەرەکان یانەوانەی کە بۆن ئامادە بوون لە یاریگاکان طبعاً لەبەروی خۆمانە زین باسی ئەوشمان کرد کە لە دەوحەیەکی بچووکە بەڵام ینی بۆن لەسەر بەحر بینیمان ئەو ینی ئەو ئوتێلە گوازراوەیە کە هێنیان بڵێن لە خەلیجی عەرەبیدایانەوە 6,000 کەس ئەگرێ و لەگەڵ ئەوەشە ینی کۆمەڵێ ئوتێلی تازیان دروست کردووە وەکو کاکە سەرکەوتی لە دوورەوە چونکە هەنە یاریگامان هەیە ئەتوانین بڵێن لە سەحراکانە وەکو یا ئێستادی بڵێن ئەلبەیت یان یاریگای بیت کە لە نزیکی ئەو کۆمەڵێ شوقی بڵێن سەکەنیان دروست کردووە بۆ نیشتەجێبوونی کەسەکان ئەمە هەرو شوقانەیە کە جەنابەت باسی ئەمە ئەتوانین ئەمە پێ ئەڵێن کۆرنیشی دۆحە ئەمە لەسەر بڵێن ئاوەکەیە و لێرە ئەتوانین بڵێن لێرە جوانترین بیناکانی دەوحە لێوەیە کە ئەچی بۆ دەوحە بێ سەردانی ئەو کۆرنیشە بکەیت کە زۆر بە جوانی دەراکەوێ یعنی واکە لە گەشتیار جاری ترش بگەڕێتەوە حاڵی حاضر بەڕاستی شتیان زۆر دروست کردووە یان مەتحەفی ئیسلامیان دروست کردووە حەدیقەی ئۆکسیژنیان دروست کردووە زۆنەکانیان دروست کردووە بۆ فیستیڤاڵەکان و بۆ گۆرانەکان بڵێن شوێنەکەی پێڵەن بازاری واگفی پێڵەن بەعری پێڵەن سوگ واگف ئەوە کەلتورێکی جوانی قەتەری و ئیسلامی ئەیاوە شوێنی هەمووی بڵێن توانین بڵێن کافتریا و چێشخان و ئەمانەیە کە خەڵکەکە زۆربەی کات ئەچێتە ئەوێ چونکە ئەوش تقریبا نزیکەوەکو بڵین سنتەری دەوحەیە لە ئەوەش وای کردووە کە ئەوانەی کە ئەچون بۆ قەتەر بە بەردەوامی لە سوگواگف یان عێراقیەکان ئەوانەی کە لە قەتەر ئەژینە لێوە داوەتەکەن چونکە مەتامی عێراقی تایە مەتامی لوبنانی تایەوانێ خواردنانەی کە لە خواستی باڵێ زۆربەی کاسەکان کاتێک کە سەفەر بڵێن ئێمەمانان کاتێک سەفەرەکەین ڕەفیقەکەمان کە لەوێن یەکسەر ئەمە ینی ئەبێ بچین بۆ سوگواگف سەردانی ئێوە بکەین بۆی کە هەم ڕەنگە خواردن بخۆی هەم ڕەنگە مەسەن بۆنە بچیتە کافتریاک دابنیشی بۆی ساحەتێک بەڕاستی ئەوەی سەوەی کە پیشانە لە ئێوە ئەوە سوگی واگفە ئینجا لێرە شتی کەلتوری زۆر ئەفرۆشن شتی معالمی بۆنمە ئەو شتانی کە بڵێن قەتەر پێی ناسراوە لێرە ئەفرۆشێەوە شتی زۆر جوانیش لێرە ئەفرۆشە بەڕاستی کاتە بێ کوردی زۆریش لەوێ بدۆزرێتەوە وەڵای حاڵی حاضر ئەتوان بڵێن کورد زۆر ڕۆژ چەندین ڕۆژنامەنووسی کوردی لەوێن من ڕۆژانە کۆنتاکیان لەگەڵەکەم ینی بۆ برادێکمان هەیە ناوی کارزانە ینی من دێنێ زۆر تاکید لەسەرەوە کە چۆن گواستنەوەکان چۆنە بێ بە شێوازێکە بێت وەلو زانیارەکانمان هەبوو بەڵام بۆ تاکیدکردن لە ئەرزی واقعەکە بزانین لەوێ چی ئەگوزارێ بەڕاستی
ئیتر چەند ڤیددیویەکی بۆ ناردم باسی ئەوەی کرد کە مەسەن چۆن ڕێگاکانی میترۆ پیشانەیەن چۆن میترۆکانە گوازرێتەوە هەرچەند ئەم ساڵ ئاسانکاری زیایش کرا بۆ گەشتیارەکە کوردەکان بۆ هۆی ئەوەی ژمارەیەکی ئێستا تۆ بتوانانی لەوێ بیاندۆزیت ڕاستە یەک شت هەیە بێ باسی کەین بەڕاستی ئەوەیە کە قەتەرەکان هەر بڵێن لە شێخ تەمیمەوە تاکو ئاخر قەتەری کە کاتێک هەر گەشتیارێک پێویستی بە یارمەتی ئەیان و ئامۆژگاری ئەکەن و گرتەمان زۆر بینیوە کاتێک ئیستا زۆربەی کەسەکان کە سەردانی قەتەریان کردووە عگاڵ و جلی عەربی لەبەرەکەن بۆیە ئەوان نازان چۆن بیبەسن بەڕاستی بەوە دەرەکەوێت خەڵکی ئەوێنین بەڵێ خەڵکی ئەوێنین کە داوای یارمەتیان کە بە شازێکی جوان بۆیان ببەسن هەر کەسێک بێت یانی پۆلیس بۆ چاکی کردووە و هاوڵاتی احتیادیە چاکی کردووە یعنی بۆ من گرتێکم بینی یەکێ لە هەندەرانی ئەرجنتین یادی لە دایکبوونی بوو تاوان پیتزایەکی هێنابوو کە بۆ پیتزایە یادی لە دایکبوونەکەی بکە دواتر کەسێکی قەتەری کە بینی بەو شێوازەیە ئەو ئەرجنتینیە لەگەڵ خێزانەکەی داوت کرد بۆ شوێنێک و کێکێکی بۆ هێنەوە عید میلادی بۆ کرد کە ئەمە شتێکی بەڕاستی دویەکی تری مۆندیالە کە مامەڵەکردنی قەتەرەکان بەم شێوەیە ئەوان هەموو هەوڵێکێن بۆی کە مۆندیال بە باشترین بە چاکترین شێوە بێوێنترین شێوە مۆندیالەکە سەرکەوتوو بێ و ئەتوانین بڵێن تا ئێستا ئەو کارانەی کە کراوە لەوێ زۆر بە سەرکەوتووە ئەمەش کاکە سەرکۆمەش پاسە یەکێک لە هۆکارەکانی گواستنەوە پاسەکانە بە جۆری کارەباییش کرا لێرەش بە هەمان شێوە بە فری تۆ ئەتوانین بڕۆیت بۆ یاریگاکان و لەگەڵ ئەوشە ترەممان هەیە کە ئەبەسترێتەوە بە بڵێن بە میترۆکان و لەگەڵ ئەوشە دوو کۆمپانیا هەیە کە بڵێن وەکو بڵین تاکسی یەکیان ناوی کەریمە یەکیان ناوی ئۆبرایە کە ئەمانە باڵێ ئەو میترۆکانە کە بە بڵین بە باشترین شێوە بە جوانترین شێوە دروستکراوە کە ئەتوانین بڵێن دۆحا وای کردووە ئەم میترۆ وای کردو لە دۆحا کە بە شێوازێکی زۆر ئاسان خەڵکەکە بوازێتەوە و میترۆکان لە بیرمان نەچێ لە ڕۆژانی شەمە بۆ پێنجشەمە 21 کاتژمێر کارەکە لە ڕۆژانی هەینی وەکو ئیمڕۆ ئەتوانین بڵێن 15 کاتژمێر کارەکات و کاتەکانی دیاریکراوە و هەر سێ دەقە جاری میترۆیەک ئەڕوات یعنی و پاسەکان کە باسمان کرد لە بڵێن لە نوۆی بەیانی تا 12 شەو 12 دقە جارێک دەرئەچێ بەڵام دوای ئەو کاتەوە 24 دقە جارێک ئەتوانین بڵێن پاسەکان دەرئەچێت زۆر باشە ئەو سەفەرە پێشوە جەنابەت کە چووی ئەم مترۆمانە وتت کە ئەمانە ئەگەڕێتەوە بۆ مۆندیال بەڵام ئایا ئەو وەختەش بۆ نمونە مترۆ ئەمانە هەموو هەروەک بناوێ من 2010 لێوە بووم هێشتا کاری نەکردبوو بەڕاستی کاتەمە هەمووی ئامادەکاری مۆندیال بەڵێ بەڵام ئەوەی کە هینە لە یەکەم بڵێم لە یەکەم وێزگەوە کە دەستیان پێکردووە لە 2011 دەستیان پێکردووە بۆیە ئەتوانم ئەو بڵێم ئەو کاتەیە خەریکی کابینەکان بوون یعنی ڕەنگە میترۆکە کۆتایی پێهات بوو ئەو سێ وێزگەی کە خەڵکەکە ئەتوانین بچێتە خوارە بچێت بۆ میترۆ خەریکی ئەو بوون بەڕاستی زۆر باشە دکتۆر لەگەڵ ئەوەی کە لە قەتەر و دەوحەش خۆش سەردانە کردووە بەپێی ڕوبەری جوگرافیاکەی لەوانەیە لە چاو ئەو سەردانی کەرەی کە لە هەموو جیهانەوە بۆ مۆندیال سەردانی کردووە ڕوبەرەکەی بچووک بێ بەڵام ئەو هەوڵیاوە ئاسانکاری بکە لەو ڕوبەرە بچووکەشە شوێنی کە بدۆزێتەوە ڕوبەرە ئاویەکانیشی بەکارهێنەوە بینیمە کە چەند کەشتێکیەنەوە کە چەند هزار کەسێک گەگرێت شەوانە تایە بمێننەوە بەدەر لەو کابینانێکدا دروستی کردووە لە دووری شار بەڵام هەموو پێداویستەکان ڕوبەرە ئاویەکان تا چەند وای کردووە کە قڕباڵخی لە ناو دۆحەیە نەبێتە شێوازێک کە نەتوانن هاوڵاتیان بە شێوازێکی باش لەوێ هەم پشوبن هەم بینەریاریەکان بن ئەو گەشتەی کە کاکە سەرکە ئەو گەشتەی کە تۆ باسە کرد 6,000 کەس ئەگرێ بەڕاستی ئەوش ژمارەیەکی زۆرە هەر لە تەنیشتی بڵێن مەتاری حەمەدی دۆلی کە بڵێن مەتارەکەیانە ئەو کەونتەرانیان دانا ئەوش کەسانێکی زۆرەگرێ وەکو باسمان کرد لە پێشتر لە شوێنە سەحراوەکانیش شوقیان دروست کردووە کە ئەوش خەڵکێکی زۆرەگرێ ئەوان احتیاطاتی خۆیان خستۆ بەڕاستی وایە ئەزانن مەسەرەن ئەوەی کە پێشبینی ئەکرێت 3 ملیۆن کەس سەردانکەم بۆیە ئەتوانن جێگای ئەو 3 ملیۆن کەسە بکەنەوە تۆ چۆن ئەچی بۆ مۆندیال ئەوەیە بێ و پرسیارە بکەین ئەبێ تۆ بلیتی یاریەکانە هەبێ
و شوێنی نیشتەجێبوونە هەبێ دواتر بلیتی ئەو کارتی پێڵێن هەیە بۆ ینی کەشتێکەش بێ بەرامبەرە کەشتێکە نانە بەپارەیە هەموو شوێنەکانی نیشتەجێبوون بەپارەیە بەڕاستی ئەو کارتی هەیە بۆ دەرەچێت ئەو کارتی هەیە وەکو ڤیزە بەکاریە بۆ هەموو وڵاتانی خەلیج تەمان لە قەتەر و ئەو کاتی هەیە وات لێکە بە ئاسانی لە وەکو بڵێن پاسەکان وەکو میترۆکان وەکو ترامەکان توانین بڵێن بە فری تۆ هاتوو چۆ بکەی بەڵام جگە لە بڵێن لە تەکسێکان نەبێت ئەمانە وای کردووە کە ئەتوان بڵێم ینی شتێکی پێڵن جەدوەرە واتە خشتەکردن بۆ ئامادەکاریەکان ئەتوانین بڵێن قەتەر زۆر سەرکەوتوو بەلەوەی کە ئەو شوێنایی دروستکەوت بۆ نیشتەجێبوون لە بیریشمان نەچێت کۆمەڵێک ینی ئۆڤەرێکی تریان ناوە هەر ماڵێکی قەتەڕی ئەتوانێت سێ چوار کەس لە خۆی بگرێ بە تایبەتی مەسەن بۆ منە کەسی نزیکە ئەتۆ لەوێ بێ ئەتوانی بلیت کاتی هەیەکە و بۆ دەرئەکرێ ئەگەر بۆنە ماڵێکیت ئەچێت هەنێک کۆمەڵێک کردار هەیە لەگەڵ بڵین ڕێخەرانی مۆندیال ئەو کاتە تۆ کارتی هەیەکە بۆ دەرچێت لە قۆناغی 16ە ئەگە تۆ بلیتیشێ نەبێ بەڵام شوێن نیشتەجێبوونی هەبێ ئەتوانی کارتی هەیەکە بۆ دەرچێت ئەتوانی سەردانی دۆحە بکەیت و سەردانی باشە دکتۆر لەوانەیە ئێستا پرسیارە دروست بێ لای ئێمە و بینەرەکانشمان کە سەردانی قەتەڕەکەی ڕاستە لەوانەیە تۆ بووی کە لە زووترین کاتە ئەمەنە نەگەڕی بە دوای تکتا بۆ قیتار یاخو بۆ ڕێگەکانی کە شترا سەبانەکانی کە هەیە لەگەڵ تکتی تیارەکەت یاخود ئوتێلەکەتە ئاسانکاری کراوە کە هەموو پارەکان لەسەر ئەوە بێت تۆ بۆوانە هاتو چۆ بکەیت بە نسبەت هاتوو چۆکەوە ئەو کارتی هەیە ئەبێتە هۆکارێک بۆ گواستنەوەی تۆ هۆکارێک بۆ ئەوەی وەرگرتنی یعنی تۆ ڤیزا بۆ قەتەر نەماوە چونکە ئەگە کارتی هەیە هەبێت تۆ داخلی قەتەڕە بی چونکە ئیسا حاڵی حاضر ڤیزا بە هیچ وڵاتێ نادرێ مەرجەکە ئەوەی تۆ بلیت شوێن نیشتەجێبوون کارتی هەیەکە و پێشەوەی سەردانی قەتەرکەی تەکیدی لەکەنەوە یعنی کۆمەڵێ ئەتوان بڵێن کۆمەڵی سایتیان دروست کردووە کۆمەڵی ئەپیان دروست کردووە کۆمەڵە شتیان دروست کردووە کە ئاگاداری تەکاتەوە ینی بۆ ناڵێن ئاگاد لە ناوەکە و بێ جیاوازەکە و ناوەکە و لەگەڵ کارتی هەیەکە و لەگە بلیتەکە ئەبێ یەک بێت ئەگەر یەک نەبێت تووشی گرفتە بی تۆژێ ینی ئەبێ ناوەکان وەکو یەک بێت لە ئەو مەرجانەی کە تۆ ئەبێ کە سەردانەکەی ناوی جیاوازەکە و ناوی لە ناوت لەسەر تیکیتی یاریەکەیان ناو لەسەر کارتی هەیەکە ئەبێ یەک بێت بۆی کە تۆ سەردانەکە هیچ گرفتێکی بۆ کێشێکی بۆ دروست نەبێ و بە ئاسانی تۆ گواستنەوەکانکەی کارتی هەیەکە بەدیرە ئەتوان بڵێن لە جێی هەموو شتەکانە بەڕاستی کە تۆ کارتی هەیە بوو و ئاسانی ئەتوانین شتەکان بگوازێت جا جوانی ئەم بابەتانەی کە جەنابەت باست کردو ئەم هەموو هۆکاری گواستنەوە کە ئەم دروستی کردووە لە وڵاتەکە لەوایە کە بەپێی ئەو بەڵێنەش کەدا بووی ئەوەیە کە دۆستی ژینگە بێت ڕێژەی کەربۆنی کەمتر بێت هەر بۆی بۆ نمونە لە کارەبا و لە با بڵێن سوتەمەنیە باوەکان زۆر سوودی وەرنەگرتووە کارەبا و ئەمانەی زیاتر بەکارهێناوە هەر قەتەر یان شاری دەوحا کار بە بڵێن بە گاز بەنەوە ناکە بەڕاستی ئەوان ئەتوان بڵێن وێزگەیەکی دروستکردنی وزەی خۆریان هەیە و هەموو یاریگاکان کە ئەم هەژ یاریگای کە هەیە ئەو وزەیە بەکارێنێ بۆیە ینی لە بەرنامەکانی تریش باسمەکە باس یاریگاکانمان کرد هەموو یاریکاکان ینی لەگەڵ ژینگەیان دۆستی ژینگەن بۆیە ئەو وزانی کە بەکاردێ لە زۆربەی شوێنەکان بە وزەی کارەبا توانین بڵین بە وزەی خۆر بەرهەم هاتووە و ئەمەش دۆستی ژینگەیە بەڕاستی جا ئێستا بابێنە سەر ئەوەی کە ئەم بڕێکی یەکجار زۆری بودجەی تەرخان کردو لە وڵاتەکە زیاتر لە 200 میلیارد من بستمە تا 220 میلیاریشی هەر خەرج کردووە 30 شەڵەن یان 230 شەڵەن بەڵام بەڵام چاوەڕێ ناکە بڕێکی زۆری دەستکەوێتەوە ئەم پرسیارە دروستە باشە ئەم بڕە خەیاڵیە ئەم بودجەی کردووە دی باشە دواتر چۆن بۆی ئەگەڕێت یا ئەسڵم بۆ کردوویەتی ئەم بڕەیە خۆی خاتو سەحەر ئێمە بێ من باسی خاڵ بکەم بۆ ئەوی کە هەم بەڕێستان هەم بینایش ئەو بزانن شێخ تەمیم کە ئیستا ئەمیری بڵێن سەرۆکی وڵاتەکەیە خۆی پێشتو سەرۆکی لیژنەی ئۆلمپی قەتەری بوو براکەی شێخ جوعان ناوی شێخ جوعانە ئێستا ئەو سەرۆکی لیژنەی ئۆلمپی یعنی خۆیان لە ئەساسە بە وەرزشەوە هاتون لە ڕێگا وەرزشەوەتن ڕۆژی نیشتیمانی وەرزش هەیە لە قەتەر کە شێخ تەمیم خۆی دائەبەزێ لەگەڵ مناڵەکان و لەگەڵ گەنجەکانە یاری ئەکە بۆیە وەرزش ئەتوانین بڵین لە پلەی یەکەمە لە قەتەر و ئەمان ئەیانوێت ئەم دۆحەیە ببێتە
پایتەختی وەرزش لە ناوچەکە و لە دنیاە. لەلا دوایە جارێکی دیکە بەو کارانەی قەتەر کردوویەتی مۆندیال بدرێتەوە بە وڵاتێکی عەرەبی چونکە تۆزە تونوتۆڵیشی نوان ئەڵبەت قەتەر تونندتۆڵەکان لە ڕووی ئاینی ئیسلامە و لە ڕووی ڕۆشنبیری ئیسلام و لە ڕووی ئەوەی کە وڵاتێکی ئیسلامیە نابێ ئەو شتانی تیا بەڕاستی ئێستا من هەر سعودیە چارەکە بەشکەم 2030 بۆ بدرێت ئێستا حاڵی حاضر دوای مۆندیال دەوحە و بەرپرسانی قەتەری بیر لەوەکەنەوە کە ئۆلمپیات بێتە ئۆلمپیاتی هاوینە بێتە دۆحە بۆیە کارەکانیان بۆ شانسێک هەیە ئەتوان بڵێم سەرکەوتنی مۆندیال و ئەکات کە زۆربەی شتەکان بە شێوازێکی باش بە بەڕاستی و بۆ ینی پێ قەتەر داوای ئەوەی نەکردووە یاریەکانی پاڵەوانتی ئاسیا بۆ هەڵبژاردەکان بێتە قەتەر اتحادی ئاسیوی بەبێ ئەوەی بیر لەوە بکاتەوە یەکسەریای بە قەتەر ینی هەنەیە کۆمەڵە یاری هەیە ڕاستەوخۆ بەبێ ئەوەی کە شتێک هەبێ ڕاستەوخۆ ئەیم بە قەتەر بۆیە قەتەر هەموو ئامادەکاریەکانی هەیە ینی لە بۆنمە لە شوێنشتە جێبوون لە یاریگا پێویستی بە بناغە دروستکردن و ئەم بابەتان بەڕاستی ئەم میترۆ و ئەم ترام و ئەم بڵین پاسان و ئەم شازی گواستنی بۆ یعنی وایە بیکرێتەوە بۆ 100 ساڵی تر بێ ئەم میترۆی کە ئیستا هەیە ئەیانەوێت جارێکی تر پێشی خەن ینی فراوانتریکەن بۆیە خەتەکان بە شێوازێکی تر بێت ینی هەموو وڵاتەکە بگرێتەوە و هەموو کەسەکان بە ئاسانی گواستنەوە بکەن و لە بیرشمان نەجێ ینی تقریبا ملیۆنێک کەس لە قەتەر ئەژی کە قەتەری نین بەڕاستی ئەمێ یەک شت باسکەم لە هیچ شوێنێکی بۆن لە بازارێک لە دوکانێک لە هیچ شوێنەکە کەسی قەتەری کار ناکات ئیلا کەسی بیانی نەبێت من کە چوون بۆ قەتەر بەس لە مەتار قەتەری مینی بەڕاستی کە کار بکات لە هیچ شوێنێک ترا نەمبینی کەسێکی قەتەری کاکە ئیلا لە شوێنی ینی بەرپرسە یان شوێنێکی بڵین دایرێکی بەرپرسی بڵین دەستگایەکی قەتەریە کە بەرپرسەکەی قەتەری بەڵام ئەوانەی کە لە ژێدەسی کارەکەن ئەو کەسانە هیچی قەتەری نین عێراقیە سووریە ینی وڵاتەکانی ئاسیایە وڵاتەکانی ئەفریقیا بەم شێوازیانی بەڕاستی زۆر باش ئەگەر سەرکە بابنێ باشە دکتۆر با لەگەڵ هەموو ئەو تایبەتمانیانی کە باسمان کرد کە مۆندیال قەتەر هەستاوە بانجامدانی با باسی یاریەکانیش بکەین تۆزێ یاریەکانی ئەمڕۆ چۆنە بێت و نەتیجەکان بەرەو چۆڕوە و باسێکی دویانە بکەین کە ئێستا گفتوگویەکی زۆری خەڵکە ئەڵمانیا و ئەرجنتین کە دوو یاریەکانیان دۆڕانووە ئەگەر یاری دووەم بەرنەوە نەتیجەکان چی لێ چۆنە بێ پێمان خۆشە تۆزە ڕوونکردنەوەمانە سەرەوە بیت کاکە سەرکۆخی بە مەسەلەکان فلیک و ئەرزانانی هەڵبژاردنی ئەڵمانیا بەڕاستی خەتای میسی و ڕەفیقەکانێکی کاکە سەرکۆ ئەبێ بڵێن جەولەی یەکەم یاریەکان کۆتایی پێ هات بەڵێ ئێمە چەند ئەنجامێکی باشمان بینی بۆ هەنێ هەڵبژاردە چەند ئەنجامێکی خراپمان بینی بۆ هەنێ هەڵبژاردە ئەمە وای کرد بۆ نمونە ئێستا ئینگلتەرە فەرەنسا لەگەڵ بڵێن بەرازیل و لەگەڵ ئیسپانیا ئەنجامی باشیان پێشکەش کرد و ئاستێکی باشیان پێشکەش کرد بەڵام لە بەرامبەردا ئەڵمانیا و ئەرجنتین بینیمە ئەنجامێکی خراپیان بەڕاستی دەستە بەرکرد لە بەرامبەردا ئەگە بینە سەر کشوەرەکان باسکەین کە من حەزەکەمەوە باسکەم کشوەری ئاسیا زۆر بە باشی خۆی نواندووە کە لە پێشتر لە مۆندیالەکانی ترا ئەتوانین بڵێن لاوااسترین خاڵ یان لاوااسترین تیپەکان هەڵبژاردەکان لە کشوەری ئاسیا بوون ئەنی بۆن سعودیا ئەنجامێکی باشی بەدەستێن ژاپۆن ئەنجامێکی باشی بەدەستێنە ئەگە بچینە کشوەری ئەفریقا ئەبینین تیپەکانیان لە جەولەی یەکەمە زۆر بە خراپی نمایشیان کردووە کە 5 تیپیانە سیانی دۆڕاودوانی یەکسان بووە کشوەری ئەوروپا لەبەروی ژمارەکان زۆرە ئەنجامەکانیان وەکو یعنی ئەتوانین بڵێن تەنها ئەڵمانی نەبێ وەکو پێویست نەبوو ئەوان تر ئەتوانین بڵێن ینی ئەنجامەکان گونجاوە ئەگە بچینە ئەمریکای باکووریش ینی بینیمان کەنەدا دۆڕا ئەمریکا یەکسان بوو مەکسیکش یەکسان بوو ئەگە بینە ئەمریکای باشوور ئەتوانین بڵێن ئەرجنتین خراپ نواندنی کرد بەڵام لەگەڵەوە تیپەکەی کاکە سەرکۆ کە بەرازیل دێنێ نمایشی باشی کرد ئاسێکی باشی پیشانە ئەکوادۆر ئەنجامێکی باشی بەدەستێناوە بۆیە ئەگەر ها تیپەکان لەسەر کشوارەکانە تۆزێ مامەڵەکەین چکە جیاوازی لە نێوان پێشکەوتن لە کشوەرەکانە هەیە هەموو کاتێک باسەکەین کشوەری ئاسیا لە دواوەیە بەڵام ئەتوانین بڵێن نمایشی ئەم جارەیان یان یاریەکانی ئەم جارە ئەنجامەکان ئەتوانین بڵێن لە بەرژەوەندی کشوەری ئاسیا بوو بەنسبەت دیارێکی دوێنێ وەکو بەرازیل باسکەین
هەرچەنە بۆنمە نیمار پێکان بوو بەڵام بە تەسەوراتی من نیمار بە ئاسانترین شێوێتەوە چونکە پزیشکی وەرژی لە وڵاتی بەرازیل زۆر پێشکەوتووە و پێشکەوتنێکی وایان هەیە کە ئەتوان نیمار جاری کردبێنەوە دۆخ یاریەکان ڕەنگە یاری داهاتوو یاری نەکە بەڵام بۆ یاریەکانی تر ئامادە بێت و ئەو پێکانی بۆ شێوازە نەبێ بەڕاستی. زۆر زۆر سپاس بۆ زانیاریەکانی بەڕێزت بێگومان بەم زانیاریانەوە ئەبێت کە مۆندیال چێژ بەخشتر